بۆ دڵت پڕ بوو بۆ چاوت پڕ ئاو بوو حەزم لێ بەس خوێندەواریم نییە چەندت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆش دەوێت وەڵای هەندی هەموو دنیاە کۆ بەشداریت کردیە وەڵای حەزم لێ لەگە کچەکانم بێم هەر حەزم لێ بدەم گۆلۆم بخینەوە بەرکو ئەمیش بەشداری دەکەم حەزم لێ هەر خوێندەواریم هەر نییە سفر خوێندەواری هیچ نییە هیچ نییە چەندت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆش دەوێت وەڵای هەندی هەموو دنیاە زۆر ئەرێ وەڵا زۆر خۆش دەوێت بەم هەر هەموو ئەوچی بەشداری کەم بەس هیچ خوێندەواریم نییە بۆ دڵت پڕ بوو بۆ چاوت پڕ ئاو بوو حەزم لێ بەس خوێندەواریم نییە نەخۆشەویستی پێغەمبەریە ئەرێ وەڵا بەس خوێندەواریم هەبوایە ئەمە ڕۆژە جارێک دەگریم لە خەفەتە گرنگەوێ بەشدارێت کردیا ئینشاءالله خوای گەورە پاداشتێکی یعنی زۆر بە خێر دەداتەوە ڕەنگە پلەی تۆ لە پلەی خوێندەوارێک زۆر بەرزتر بێ